پێشەنگا و نمایشی جلوبەرگی کوردی پیاوان و ژنان لە نێو ئەم هۆڵەدا لە شاری سلێمانی بەڕێوەچوو. نزیکەی 50 دیزاینی جلی کوردی لەسەر شێوازی کۆن و نوێ نمایش کرا. دروشمی نوێبوونەوەیەک لەگەڵ جلوبەرگی ڕەسەنی کوردی ئێمە هەستاوین باکردنەوەی ئەم پێشانگایە و لەگەڵیشیان نمایشێکی قەشەنگی تیا بوو کە خانمان و کوڕانی شارەکەمان. هەدەفی ئەمە لە ئەم نمایشە زیندووکردنەوەی جلوبەرگی ڕەسەنی کوردی و ناساندنی بنەوەی نوێ. ئامانجەکە تەنیا پیشاندانی چۆنیەتی دیزاینی جلەکان نەبوو، بەڵکو زیندووکردنەوەی ئەو کەلتورە کوردیە کە خەریکە لە بیر هاونیشتیمانیان دەچێتەوە. هەدەفمان ئەوەیە کە خزمەتێک بکەین بە جلی کوردی بەڕاستی، وا بکەین کە گەنج زیاتر حەز لە جلی کوردی بکاتەوە، بگەڕێتەوە جارێکی تر بۆ کللتوری نەتەوەکەی خۆی کە پێڵن کللتوری کوردی. ئەم خانمە نمایشکارە کە پۆشاکی کوردی پۆشیوە و خۆی نمایش دەکات، داوا دەکات گەنجان و لاوانی کورد تەنیا بۆ بۆنە و جەژنەکان جلی کوردی لەبەر نەکەن. پێیان من ئەوەیە زیاتر لە بۆنە ئاهەنگەکانە لە باتی جلی مەغریبی و دێرەوە جلە کوردەکەی خۆمان پۆشن کە هەستێکی تایبەتترێکە. خانمێک کە خۆی بە جلی کوردیوە سەردانی پێشەنگاکەی کردووە، دڵخۆشە کە لێرە چەندین جۆری دیزاینی جلوبەرگی کوردی دەبینێت. بەردەوامی هەر جلی کوردیم لەبەرە کرد بۆ هەموو شوێنێک، بۆ هەموو بۆنەیەک، بۆ هەموو ماڵێک جلێکی نەتەوەی کوردی خۆمانە و ڕەسەنی کوردیە، جلی کوردی یعنی بۆ کورد. هیوادارم ئەو شتە پەیڕەو بکرێ و ئەو جلە بیانیانە و ئەو شتانەی کە زیاتر ئێمە ئێستا بەردەوامی دەیکەین ئەوروپیەکان نەمێنێ ببە جلی کوردی و نەک لە بەهارە هەموو فەستەکان هەر پۆشرێت. لە هەموو دنیادا نەتەوە جیاوازەکانی جیهان بە زمان و جلوبەرگ و کەلتوری وڵاتەکەیانەوە دەناسرێنەوە. کوردی جلوبەرگەکەی بە شێوەیەکە کە دەتوانێت بە ئاسانی خۆی لەوانی دیکە پێ جیا بکاتەوە. ئەم جۆرە پرۆژانە لە ڕۆژگاری ئەمڕۆ تەنها کاری بازرگانی نین، بەڵکو وە بیرهێنانەوەیشە بۆ نەوەی نوێ لە کوردستان، چونکە مۆدێل و فاشۆن و ستایل لە جلوبەرگە جیهانیەکان کارێکیان کردووە کە گەنجانی کوردستان تەنها لە بۆنە نیشتیمانیەکاندا بیر لە جلی کوردی بکەنەوە. سامان بەشارەتی ڕوودا و سلێمان.